بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 88 کرد بنووسە لەسەر شێوەی ڕێژەی سەدی. کەرتم هەیە ئەمن دەبی بیانکەمە ڕێژەی سەدی. ڕێژەی سەدی واتە ئەو کەرتەی کە هەمە دەبی وای لێ بکەم ژێرەکەی ژێرە ببیتە سەد. لێرە ژێرە دەیە دەبی بیکەمە سەد. لێرە پێنجە بیکەمە سەد. چار بیکەمە سەد. لێرە سەدا دەستکاری ناکەم. لە کتێبەکەی لەو کتێبەی کەرتی کو دەکەنە ڕێژەی سەدی. یەکەم جار کەرتەکەی دەکرێتە ژمارەی دەی ئەو ژمارە دەیەکە دەکەنە ڕێژەی سەدی. بەڵام ڕێژکەش هەیە ئەویش ئەوەیە تەنیا ئەو ژێرە جارانی ژمارە چی بکەم هەتا ژێرەکە ببیتە سەد. دا جارانی چ بکەم دەبیتە سەد بێگومان هەمیشە سەرە و ژێرە. سەرا کێشە نییە ببیتە هەرچەند بەڵام ژێرە دەبی ببیتە سەد چونکە داوام لێکرایە ڕێژەی سەدی. لێرە لەبەر هەندێ ئەمن ئەو دەی جارانی دەی دەکەم سەرە و خوارێ زانم دەبیتە چەند. دەبیتە کەرتەکی هاوتا سەرەکە دەبیتە حەفتا چونکە حەفت جاراندا حەفتا دە جاراندەش سەد. ئێستا زۆر ئاسانە بینووسم وەکو ڕێژەی سەدی. حەفتا لە ئەوە لە سەد کردمە ڕێژەی سەدی. حەفتا لە ئەوە هێمای لە سەدەکەش سفرەک لەولایە سفرەک لەولایە. پرسیاری 15 کووبی کەمە ئەو کەرتەی کووب بکەمە ژێرەکەی کووب بکەمە سەد. ئاسانترین شت ئەمن ژێرەکەی جارانی 20 بکەم. جارانی 20 سەرەکەش جارانی 20 بکەم نابی سەرەی جارانی ژمارەشکە بکەم. ژێرەکە سەدا سەد بووە سەد سەرش بووە 20 واتە کەرتێکی هاوتا بووە 20 لە سەد. چ بنووسم 1 لە 5 چ بنووسم 20 لە سەد هەمان شتە. ئێستا دەنووسم 20 لە سەد وەکو ڕێژەی سەدی. 20 لە سەد. پرسیاری 16 کووبی کەمە سەد ژێرەکە چاری ئەگەرە من جارانی 25 بکەم دەبیتە سەد. سەرەی کەرتەکەی بووە 25 ژێرەکەش بووە سەد واتە 25 لە سەد. 25 لە سەد. پرسیارەکەی دیکە پێی ناوێت جارانی هیچ بکەم ژێرەکە بەخۆی سەدە کەواتە 40 لە سەد. کەواتە 40 لە سەد. ڕێ ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. ڕێیەکی دیکەش هەیە وەکو ڕێ کتێبەکەی ئەویش تۆزە ڕوون دەکەمەوە. ڕێ کتێبەکەی چییە؟ کەرتەکەی خۆم دەکەمە ژمارەی دەی یەکەم جار کو کەرتی دەکەمە ژمارەی دەی دابەشی دەکەم. یەکی دابەشی 5 دەکەم. ئەوها بە دوور و درێژی 1 دابەش 5. 1 دابەش 5 ناکرێت یەک گچکەیە ناچارم سفر فاریزە سفرەکێ زیاد کەم. هەمیشە سەرا دابەش ژێرە هەمیشە سفر لۆ سەرەکەی زیاد دەبی
پاشی دانانی فاریسە. ئێستا دا بەش 5 دەکا 2 جاران 5 دەکا دەی لێ بڕوا 0 هیچ نەماوە. ژمارەکەی من بووە ژمارە چی؟ کەرتەکەی من بووە کەرتە چی؟ بووە ژمارەی دەی فاریزەی لەگەڵا. واتە چ بنووسم 1/5 چ بنووسم 0 ژمارەی تەواو 2/10 هەر یەکە. ئێستا ئەمن دەبی ئەو ژمارەی بکەمە ڕێژەی سەدی. بیکەمە ڕێژەی سەدی ئەمن بە کەیفی خۆم دەتوانم 0 لۆ زیاد بکەم هەر چەندم بووێ 1000 0 دەتوانم لە لای ڕاست زیاد بکەم. بەڵام ئەمن تەنیا 1 0 زیاد دەکەم چونکە دەمەوێت تەنیا 2 خانەم هەبی. ئەوە 1 خانەی بەش لە 10 ئەوەش 2 خانە. لەبەر چ دەمەوێت 2 خانەم هەبی؟ هەتا بزانم لە سەدا چەندە. کەواتە ئەو 20% دەنووسم وەکو 20%. 2/10 هەمان شتە وەکو 20%. هەمان شتە وەکو 200/1000. لێرەش پرسیارەکەی دی پرسیاری 6 ئەوەش هەر دەتوانم دابەشکەم. یەکی دابەشی 4 دەکەم ناکرێت، 1 گەورەیە 4 کچکەیە 0 و فاریزە. 0 زیاد دەکەم لۆ یەکەکەی دابەش 4 دەکا 2 جاران 4 دەکا 8 ئەوە هەر بە خێرایی دابەش دەکەم. 8 لێ بڕوا 2 دەمینێتەوە 0 لۆ 2 زیاد دەکەم دەبیتە 20 دابەش 4 دەکاتە 5. کەواتە 0.25 بەش لە 100 واتە 25%. ئەوها دەنووسم 25%. پرسیارەکەی دیکە ئەوە هەر بەخۆی ئاسانە. ئەگەر دابەشیشی کەم بیکەمە ژمارەی دەی ئەوها دەیکەمە ژمارەی دەی 40 دابەش 100 نابی 0 زیاد دەکەم 400 دابەش 100 دەکات 4. ژمارەکەم کردە ژمارە چی دەی 0 و 4 لە 10 هەمان شتە وەکو 0 و 40%. کەواتە دەتوانم بنووسم 40%. ئەوجا خوێندکاری ژیر بە خۆت هەڵبژێرە کام ڕێ بە تو ئاسانە ئەو ڕێی دەتوانی هەڵبژێری. یان دابەشکردن بیکەمە ژمارەی دەی ئەو ژمارە دەیەکەی بکەمە کەرت یان یەکسەر ژێرەکان بکەمە 100 و ژمارەکەش بنووسم. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پرسیاری ئازاد. لێرە ژمارەی دەیم هەیە دەیکەمە کەرت. ژمارەی دەیم هەیە دەیکەمە کەرت. ژمارەی دەی واتە ئەو ژمارەی کە فاریزەی لەگەڵە. کەرت واتە لە جیاتی فاریزە هێمای دابەشکردن هەیە. پرسیاری 18 خینەوەکە کووە 0 و 4 بەش لە 10 وەکو خینەوەکەی کەرتەکەی دروست دەکەم واتە یەکسانە بە فاریزەکە دەگۆڕم دەیکەمە هێمای دابەش. تەماشای لای ڕاستی فاریزەکەی دەکەم دەژمێرم بزانم چەند ڕەنووسم هەیە. لێرە تەنیا 1 ڕەنووسم هەیە. ئەو ڕەنووسە ئەوە لە لای چەپی فاریزەیە نایژمێرم. لێرە تەنیا 4م هەیە. ئەگەر تەنیا 4م هەبوو 1 ڕەنووسم هەبوو لێرە دەنووسم 10.
ئەگەر دوو ڕەنووسم هەبوو دەنووسم 100، ئەگەر سێم هەبوو 1000، چارم هەبوو 10000، پێنجم هەبوو 100,000. ئەوها چونکە ئەمن تەنیا یەک ڕەنووسم هەیە دەنووسم 10. ئەو جا ئێستا تەماشای فاریزەکەی ناکەم، ئەو ڕەنووسانەی هەیتم هەمویان وەکو خۆی دەنووسمەوە 0 4. نابێ بنووسم چل چونکە هەڵەکی گەورەیە، سفرەکە لە لای چەپی چارەکەیە، کووە ئەو های دەنووسم 0 4. بەڵام چونکە سفرەکە لە لای چەپی چارەکەیە پێی ناوێ بینووسم، بەڵام لای دەبم. ئەگەر لەبەرچ ئەمن هەموو جارێ ئەو سفرەش هەر دەنووسم، چونکە ڕەنگە خوێندکاری ژیر ڕۆژێک لە ڕۆژان ئەتوو لێرە سفرەت نەبی یەکت هەبی، ئەو کات مەجبوری بینووسی، یان 170 هەبی دەبی هەمووی بنووسی. لەبەر هەندی ئەمن هەمیشە سفرەکەش دەنووسم هەتا ئەگەر ڕۆژێک ئەتوو ژمارەشکت هەبوو بێجگە لە سفر لێرە لەبیرت نەچی بینووسی. بەڵام لێرە چونکە سفرە بینووسی نەینووسی هەمان شتە، کەواتە ئەو ژمارەی دەیە بوو بەو کەرتە هەمان بەهاشی هەیە. پرسیاری 19 تەماشای لای چەپی فاریزەی دەکەم بزانم چەند ڕەنووسم هەیە. لێرە دوو ڕەنووسم هەیە 0 و 6، واتە دەنووسم 100. ئەو جا هەموو ئەو ڕەنووسانەی لێرەنا هەمویان دەنووسمەوە، واتە دەنووسم 0 0 6. ئەو جا ئەگەر بمەوێ ئەو دوو سفرەی لا دەبم و ژمارەکە بووە 6 لە 100. لێرەش خوێندنەوەکە هەروایە 6 بەش لە 100 بە کەرتیش 6 بەش لە 100. پرسیاری 20 دیسان تەماشای لای ڕاستی فاریزەی دەکەم، دوو ڕەنووسم هەیە 1 2، کەواتە لە ژێر ئەو کەرتەی دەبی بنووسم 100. ئەو جا ڕەنووسەکانی خۆم هەمویان دەنووسمەوە، بەڵام چونکە لێرە سفرەکەی نانووسم تەنیا دەنووسم 35 لە 100. 0 و 61 بەش لە 100 دیسان فاریزەکەی دەکەمە هێمای دابەش، دوو ڕەنووسم هەیە کەواتە دەنووسم 100. ئەو جا 61ش لێرە دەنووسم. پرسیاری 22 لێرە تەماشا دەکەم، دەبینم لە لای ڕاستی فاریزە 3 دانا ڕەنووسم هەیە، کەواتە ژێرەی کەرتەکەی دەکەمە 1000. لەسەرەوەش هەموو ڕەنووسەکانی خۆم دەنووسم 0 1 1 15. ئەو جا ئەگەر بمەوێ ئەو یەکەی لا دەبم 115 بەش لە 1000. ئەگەر بمەوێ ئەو کەرتەی بە سادەترین شێوە بنووسم، کورتکردنەوەی لۆ دەکەم، سەرە و ژێرەی دابەشی پێنجی دەکەم بزانم دەبیتە چ. بەڵام ئەگەر نەمەوێ ئەو هادەی هێڵمەوە. لێرە تەماشای ڕەنووسەکان دەکەم بزانم چەندە، 3 ڕەنووسە، کەواتە لێرە لە ژێرە دەنووسم 1000. ئەو جا ڕەنووسەکان هەمووی وەکو خۆی دەنووسمەوە 0 2 0 5. ئەو سفرەی ئەو لایە لا دەبم، ئەوەی لا نابم، ئەوە زۆر 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 گرنگە. ئەو سفرەی ئێرە سفری ناوەندێ
زۆر گرنگە سفری لای ئەو لایەنەش زۆر گرنگە، بەڵام ئەو سفرانە لێرە گرنگنینە لە کاتی ژمارەی تەواو. لە کاتی فاریزە بە پێچەوانە ئەو سفرە هیچ گرنگ نییە بۆ وێنە لێرە، یان سفرەک لێرە هەبوو دەتوانم زوو لای بم، لێرە لە هەرا لای ڕاست. بەڵام کە بووە ژمارەی تەواو فاریزە نەما، سفری لای ڕاست زۆر گرنگە. ئێستا پرسیاری 24. سفر فاریزە 79 بەش لە 1000. دەژمێرم بزانم چەند خانە چەند خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە، 1 خانە 2 خانە 3 خانە، کەواتە ژێرەی کەرتەکەم دەبی 1000 بی. ئەوجا ئەو ڕەنووسانەی هەیتم هەمویان دەنووسمەوە 0 0 7 9 خۆی دەنووسمەوە، ئەوجا ئەو دوای لا دەبا 79 بەش لە 1000. پرسیاری 25. دیسان 3 ڕەنووسم هەیە 1 2 3، ئەوجا لێرە دەنووسم 1000. پێی ناوێ ئیدی سفرەکان بنووسم، چونکە هەمویان دەکەونە لای چەپی ژمارەی تەواو، هیچ بەهایەکیان نییە. 9 بەش لە 1000. بنووسە لەسەر شێوەی دەی. ئەو جارەی دیسان دەنووسم لەسەر شێوەی دەی و دیاری دەکەم ئەگەر ژمارەکە دوای هاتووە یان دووبارە بووە، واتە ببوورن دیاری دەکەم لە کاتی دابەش بوون. لێرە کەرتم هەیە، کەرتەکەی دەکەمە ژمارەی دەی، کو سەرەی کەرتەکە دابەشی ژێرەی کەرتەکە دەکەم. هەندێک جار لە کاتی دابەش هیچ ماوە نامێنێتەوە، پێی دەڵێن دابەشی دوایی هاتوو، دوایی دێ. هەندێک جار هیچ دوایی نایە. لێرە با بچم ئەمن 2 دابەشی 5 بکەم، بزانم دەکاتە چەند، بیکەمە ژمارەکی دەی. 2 دابەش 5. 2 سەرەیە، 5ش ژێرەیە. 2 گچکەیە و 5ش گەورەیە. 0 فاریزە، سفرەکیش زیاد دەبی لۆ سەرە. 20 دابەش 5 دەکاتە 4. 4 جاران 5 دەکا 20. 20 لێ بڕوا 0، کەواتە هیچ نەماوە. ئەو جۆرە دابەشە دوایی هات، کۆتایی پێ هات، چونکە 0 0. کەواتە ژمارەکە بووە چ؟ بووە 0 فاریزە 4 لە 10. 0 فاریزە 4 لە 10 کردمە ژمارەکی دەی. 0 فاریزە 4. ئەمن فاریزەکان زۆر باش نانووسم، خوێندکاری ژیر، هیوادارم ئەتوو باشتر بنووسی. پرسیاری 27. دیسان 1 دابەشی 6 دەکەم. 1 دابەش 6، 1 گچکەیە 6 گەورەیە، سفرەکی زیاد دەکەم. 10 دابەش 6 1 جاران 6 10 6 لێ بڕوا 4، سفرەکی زیاد دەکەم. 40 دابەش 6 8 7 6، چونکە 6 جاران 6 دەکا 36. 40 36 لێ بڕوا دەکاتە 4، سفرەکی زیاد دەکەم. دیسان 6 جاران 6 36، واتە هەتایە کۆتایی نایە. هەر ئەمن 40 بەدەست دێ و 6 دەنووسم و
چلم بەدەست دێ و 6 دەنووسم کۆتایی نایە هەتا دوای کەواتە ئەو جۆرە دابەشە 1/6 کردیا 0 ڤاریزە 1/6 واتە کۆتایی نەهات دووبارە دەبیتەوە شەشەکە دووبارە دەبیتەوە تەنیا شەشەکە یەکەکە نا پرسیاری 28 1/15 1/15 1 گچکەیە و 15 گەورەیە 0 و فاریزە یەکەکیش زیاد دەکەم سفرێک زیاد دەکەم لە یەکەکەی دەبیتە دا چەند 15 هەیە دیسان نییە دیسان دەبی سفرەکی دانێم لەسەرەوە دیسان سفرەشکە زیادکەم 100/15 دەکاتە با بنووسم 7 بزانم چ دەبی 7 جاران 5 35 5 سێش لێرە 7 جاران 1 7 سێش دا کەواتە 7 زۆرە 6 باشە 6 جاران 5 30 6 جاران 1 6 6 و 3 دەکاتە 9 190 لێ بڕوە دەکاتە 10 دیسان سفرەشکەلوە ئەو دەی دادەنێم دیسان دەبیتەوە 100 دیسان 100 چەند 15 هەیە ئەوجا هەر 6 هەر وەکو جاران 6 جاران 15 90 هیچ کۆتایی نایە هەمان دیسان ئەو شەشە دووبارە دەبیتەوە کەواتە ژمارەکە 1/15 بووە 0 ژمارەی تەواو فاریزە 0 6 6 6 6 هەتا دووبارە دەبیتەوە دووبارە بووەوەیە ئەو جۆرە ژمارەیە دەیە پرسیاری 29 5/8 5/8 5 گچکەیە و 8 گەورەیە 0 و فاریزە سفرێک 5/8 6 هەیە 6 جاران 8 48 5/48 لێ بڕوە دوو دەمێنێتەوە دیسان سفرەکی دادەنێم 20/8 2 جاران 8 16 20 لێ بڕوە 4 سفرەکی دادەنێم 40/8 5 5 جاران 8 40 ئەوە هیچ نەماوە تەنیا سفرە کەواتە ژمارەکە کۆتایی ژمارە چی ناوی چیە دوایی هاتووە ژمارەی دوا هاتوو دوایی دێ کەواتە 5/8 کردیە 0 فاریزە 600 و چەند بوو 25 ببوورن 625 بەش لە 1000 پرسیاری 30 17/33 17/33 17 گچکەیە 33 گەورەیە ناکرێ 0 فاریزە سفرەکیش زیاد دەکەم
حەفدا چەند 33 هەیە لە 170 چەند 33 هەیە دەنووسم 5 بزانم چ دەبی 5 جاران 3 15 5 جاران 3 15 یەکیش 16 170 165 لێ بڕوا 10 5 لێ بڕوا 5 هەفتەکەش خورد کراوە بووە 6 لێ بڕوا 0 یەکێکی لێ بڕوا 0 5 ماوە دیسان سفرەکی زیاد دەکەم 50 دابەش 33 یەک هەیە یەک جاران 33 هەر 33 ئەو جا 50 33 لێ بڕوا 10 3 لێ بڕوا 7 4 لە پێنجەکەی ماوە 4 3 لێ بڕوا 1 ماوە 17 دیسان سفرەکی زیاد کەم دیسان 170یەکەی ئێرەم بەدەست دەکەویتەوە دیسان دەبی بکاتە 5 ئەو جا دیسان دەبی بکاتەوە 5 جاران 33 165 و دیسان بمینێتەوە 5 واتە دووبارە دەبیتەوە 51 51 51 هەتا هیچ کۆتایی نایە لە کتێبەکەی نووسرا بوو ئەگەر ژمارەکان کۆتاییان نەهات ئەوها بنووسە 0 51 و هێڵەکی لەسەر دانێ واتە ئەو ژمارەیە دووبارە دەبیتەوە واتە ئەمن لێرە دەتوانم بۆ وێنە دیسان هێڵەکی دانێم لەسەر ئەو شەشەی کە پیشانی دەدەم شەشەکە دووبارە دەبیتەوە لێرەش دیسان نیشان دەدەم کە ئەو شەشە دووبارە دەبیتەوە ئەوها بەمانای دووبارە بوونەوەیە لێرە نیشانی دەدەم کە پێنجەکە و یەکەکە هەردووچیان دووبارە دەبنەوە 51 51 51 پرسیاری 31 ڕەنگە ئەو پرسیارەی بە بژمێر چاکەم چونکە هەز دەکەم زۆر پرسیارم بە هزری بەدەست چاک کرد کات ئەوەندە زۆر نییە یەکە پرسیارەکان شیکارکەم 15 لەسەر 99 بە هزری بە بژمێر چا دەکەم 15 دابەش 99 دەکاتە 0 و 15 15 15 هەتا دێ هەردووبارە دەبیتەوە کەواتە ئەمن ئەوها دەنووسم یەکسانە بە 0 ژمارەی تەواو 15 و هێڵەکی لەسەردا دەنێم واتە 15کە دووبارە دەبیتەوە 1/7 بە ئەوەی 1/7 دەتوانم بە بژمێر بکەم 1/7 ئەو جارەی دووبارە نابیتەوە یان 1 4 2 8 5 7 1 4 2 8 5 7 واتە دیسان ئەوەش دووبارە دەبیتەوە بەڵام پاشی ماوەکی زۆر واتە 1 4 2 8 5 7 دەبی ئەمن هەمووی بنووسم دەکاتە 0 فاریزە 1 4 2 8 5 7 ئەوانە هەمویان دووبارە دەبنەوە 1 4 2 8 5 7 بزانم ڕاستە یاننا 1 4 2 8 5 7 دیسان 1 4 2 8 5 7 هەتا دوای هیچ کۆتایی نایە ئەوە ئێستا دێمە لای پرسیاری 33 چونکە دووهەمین پرسیارە بە ئەوەی بەدەستی چاکەم 2 دابەش 7 2 دابەش 7 2 دابەش 7 چونکە دوو گچکەیە 0 فاریزە 20 سفرەکی زیادەکەم 20 چەند هەفتەیە دوو هەیە 2 جاران 7 4 20 4 لێ بڕوا 10 4 لێ بڕوا 6 سفرەکی زیاد دەکەم لۆ شەشەکەی 60 دابەش 7 9 جاران 7 8 جاران 7 9
هەشتی هەیە لە چونکە نۆ نابیتن 8 جاران 7 جاران 8 56 60 56 لێ بڕوە دەکاتە 4 دیسان سفرەکی زیاد دەکەم 40 دا بەش 7 5 جاران 7 35 35 لێ بڕوە 5 دیسان سفرەکی دادەنێم 50 دا بەش 7 7 جاران 7 49 50 49 لێ بڕوە 1 سفرەکی زیاد دەکەم دا بەش 7 1 جاران 7 دا 7 لێ بڕوە 3 سفرەکی زیاد دەکەم 30 دا بەش 7 4 جاران 7 28 دا 8 لێ بڕوە 2 دیسان سفرەک ئەوجە دیسان وا بزانم دەگەڕێمەوە چونکە بیستم هەبوو لە جەیەک وەکو ئێرە واتە دیسان دووبارە دەبنەوە ئەو ژمارانە واتە 2 8 5 7 1 4 دیسان دووبارە دەبیتەوە بەڵام پێی ناوێ خوێندکاری ژیر ئەو جۆرە پرسیارانە بە دەستی چاکەی دەتوانی لە کتێبەکەش نووسرا بوو کە دەتوانین بژمێر بەکاربینین 2 8 5 7 1 4 دووبارە دەبیتەوە ئەوە کردمە ژمارەی دەی هێڵەکیش لێرە دادەنێ ئێستا بچمە لای بەراوردکردن بە ئەوانە تۆزەک بستڕمەوە بەراوردکردن لە مابەینی کەرت و ژمارەی دەی ڕەنگە زۆر ئاسان نەبی دەبی ئەمن یەکەچیان بگۆڕم لۆ ئەوی دیکە زۆربەی زۆری کەرتەکە دەگۆڕدرێ بۆ ژمارەی دەی چونکە بەراوردکردنەکە ئاسان دەبی بەراورد بکە ئەو هێمایی ئەمندا دەنێم ئەگەر هاتوو ئەو ژمارەی یان ئەو کەرتەی لە لای ڕاستە گچکەتر بوو لەوەی لە لای چەپە ئەو هێمای دادەنێم ئەگەر هاتوو ئەوەی لای ڕاست گەورەتر بوو چونکە ئەو هێمایەکان هەمیشە دەبی ڕوویان لە ژمارە گەورەکەبی ئەو لایەشیان لە لای ژمارە گچکەکەبی 1 لە 10 یان 0.4 بەش لە 100 ئەوەی ڕاستی بی لێرە ئەمن نازانم بە چ جۆرەك کامەی ئاسانترە بیگۆڕم لۆ ئەوەکەی دی ئەگەرە بن ئەو کەرتەی بگۆڕم لەو ژمارەی دەی با کەرتەکەی بگۆڕم یەکی دابەشی دەی بکەم لە کاتی دابەشکردنی 1 لۆدە زۆر ئاسانە دابەشی 1 لۆدە دەکاتە 0 1 0 1 چونکە 1 لە 10 لێرەش دەخینمەوە 1 لە 10 ئەوجە ئێستا 1 لە 10 بەراورد دەکەم لەگەڵ 0.04 بەراوردەکە کووە بەراوردەکە ئەو هایە ئەو سفڕەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو سفڕەی وەکو یەکن ئەو فاریزەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو فاریزەی وەکو یەکن هەرچەندە فاریزەکەی من زۆر جوان نەنووسرایە بەڵام دەتوانم جوان بینووسم ئەوها 0 فاریزە 1 ئێستا ئەو سفڕەی لە پاش فاریزەی یەکەم ڕەنووس بەراورد دەکەم لەگەڵ ئەوەش لە پاش فاریزەی یەکەم ڕەنووس یەکەم شت لە پاش فاریزەی چونکە لێرە یەکە لە لای دەستی ڕاست لە لای دەستی چەپ سفرە چونکە یەک گەورەترە لە سفر کەواتە ئەو
کەرتە گەورەترە لەو ژمارەی، واتە ئەوە گەورەترە، کەواتە ژمارەکەی لای ڕاستم گەورەترە. هێمایەکەی چ بنووسم؟ ئەو هێمای ئەو هادەنووسم ڕووە کراوەکەی لە ژمارە گەورەکەیە. بەڵام ڕەنگە ئەمن نەمزانی بە بەراوردکەم ئەگەر کەرتەکەی خۆم نەکرد بە ژمارەی دەی. 0 و 1 لە 10 گەورەترە لە 0 و 4 لە 100. پرسیاری 35 دەبی ئەمن ئەو ژمارەی بکەمە ژمارە چی بکەمە ئەو کەرتەی بکەمە ژمارە چی دەی 3 دابەشی 12 کەم. 3 دابەش 12. 3 گچکەیە 12 گەورەیە کەواتە 0 و فاریزە 0 چیش زیاد دەکەم. 30 دابەش 12 2 هەیە 2 جاران 12 دەکا 24. 30 24 لێ بڕوە دەکاتە 6. 0 چی زیاد دەکەم 60 دابەش 12 دەکا 5. 5 جاران 2 دا 5 جاران 1 5 یەکی 6 هیچ نەماوە 0 و 25. کەرتەکە بووە 0 و 25 لە 100. کەواتە لە جیاتی بنووسم 3 لەسەر 12 دەنووسم دەیکەمە 0 فاریزە 25. ئێستا بەراوردی دەکەم لەگەڵ 0 فاریزە 15 یەک بەراورد دەکەم ئەو یەکەی 0 فاریزەکە وەکو یەکە پێی ناوێتیت کە بەراوردکەم لێرە یەکەم خانە نابی ئەمن لێرە دەست پێ بکەم، دەبی هەمیشە لە فاریزەوە لۆلای ڕاست بچم یەکەم خانە ئەوها لە پاش فاریزەی ئەو یەکەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو دووەکە چونکە گەورەیە تەواو ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە. ژمارە کەسکەکە گەورەترە لە ژمارە سۆرەکە، کەواتە هێمای گەورە هێمایەکە دەبی ڕووی لە ژمارە گەورەکە بی ئەوها ڕووە کراوەکەی ئەو هێمایی دادنێ. پرسیاری 36 لە لای ڕاست نیوم هەیە. هەموو کەس دەبی بزانێ ئێستا کە نیو دەتوانین بنووسین 0 و 5 لە 10 نیو ئەو هادەنووسێ یان 50 لە 100. کەواتە ئەو لایە 50 لە 100 ئەو لایە 52 لە 100 بێگومان 52 لە 50 گەورەترە، کەواتە ئەو هێمایی دادەنێ. ئەگەر بشتەوێ خوێندکاری ژیر دەتوانی بە بژمێر یەکی دابەشی دوویکەی دەبینی 5 دەردەچی، بەڵام بە کەیفی خۆت ئەتوو دەتوانی چەند سفرت بووێ دانەی لە تەنیشتی و لە کاتی بەراوردکردن 5 بەراورد دەکەی لەگەڵ 5 وەکو یەکە ئەو جا دەچێ لای دووەکەی 2 بەراورد دەکەی لەگەڵ 0 بێگومان 2 گەورەیە، واتە ژمارەی لای ئەو ژمارە سەوزە گەورەترە لەو ژمارە مۆرە، یان ژمارە مۆرەکە گچکەترە لە ژمارە سەوزەکە. پرسیاری 37 لە لای ڕاست لە لای ڕاست ژمارەی دەیم هەیە 0 و 65 لە 100. لە لای چەپ 3 دابەش 4. 3 چارەک دەبی ئەوەش بزانین کە یەکسەر دەکاتە 3 چارەک بزانین کە یەکسەر دەکاتە 0 و 75 لە 100. وەکو بزانین نیو دەکا 50 لە 100 یان 5 لە 10، بەڵام 3 چارێک هەمیشە دەکاتە 75 لە 100 یان 0 فاریزە 75 بەش لە 100.
75 گەورەترە لە 65 کەواتە یەکسەر دەبی بزانم ئەو هێمایە لای گەورەکە ڕووی هێمایەکەی لە ژمارە گەورەکەبی، واتە ژمارەکەی لای چەپ گەورەترە، هێمای گەورەترە. پرسیاری 38 لە لای ڕاست کەرتی 1 بەش لە 20 بەش، لە لای چەپ کەرتی 1 بەش لە 10 بەش، کامە گەورەترە؟ 1 لە 10 یان 1 لە 20؟ بێگومان 1 لە 10 دەبی گەورەتر بی. بەڵام ئەگەر بمانەوێ ئەو کەرتەی دەکەمە ژمارەی دەی یەکی دابەشی 20 دەکەم، بزانم چ دەبی. یەکی دابەشی 20 دەکەم، 1 دابەش 20، 1 گەورەیە، 1 گچکێ ببورن، 20 گەورەیە کەواتە 0 فاریزە، 10 دابەش 20 0 نابی، ئەویش دیسان سفرەکی دادنێ. 100 دابەش 20 دەکاتە 5، کەواتە 5 جاران 20 دەکا 100، هیچ نەماوە، کەواتە 1 لە 20 وەکو ئەوەیە 5 بەش لە 100 بەش، 0 فاریزە 0 5، 0 فاریزە 0 5. دەتوانم ئەو ژمارەی 1 لە 20 ئەوها بنووسم 0 فاریزە 0 5، لێرەش 0 فاریزە 1 لە کاتی بەراوردکردن ئەو یەکە لەگەڵ ئەو سفڕی بەراورد دەکرێ، 1 لە 0 گەورەترە، کەواتە ئەو ژمارە کەسکە گەورەترە لەو ژمارە سۆرە. هێمایەکە کووە؟ ڕووی کراوەکەی هێمایەکەی لە ژمارە گەورەکەیە. پرسیاری 39 لە لای دەستی ڕاست 0 فاریزە 58 بەش لە 100، لە لای چەپ 7 بەش لە 12، 7 بەش لە 12. ئەمن 7 لە 12کەی دەبی بچم دابەشکەم، 7 بەش لە 12، 7 دابەشی 12 بکەم. 7 گچکەیە و 12 گەورەیە، 0 و فاریزە و سفرەک زیاد دەبی. 7 دابەش 12 ڕەنگە 5 هەبی. 5 جاران 2 10، 5 جاران 1 5، یەکی 6. 7 شەستی لێ بڕوا دەکات 10، ئەوجا سفرەکی دادەنێ. 100 دابەش 12 دەکاتە چەندی دانێم؟ بە 8 دانێم. 8 جاران 2 16، 8 جاران 1 8، یەکیش 9، 96. 100 96 لێ بڕوە 10 6 لێ بڕوە 4، لێرەش دەیەکە خورد کراوە سفرەکە بووە 9، هیچ نەماوە، سفرەکی زیاد دەکەم 40 دابەش 12 دەکاتە چەندی دانێم؟ 3 دانێم. 3 جاران 2 6، 3 جاران 1 3، 40 36 لێ بڕوە 10 6 لێ بڕوە دەکاتە 4، کەواتە هەتا دێ هەر دەبی 40 و ئەمن هەر ئێرە دووبارە دەبیتەوە ئەو 3ە، کەواتە ئەمن ببوور ئەو 3 دووبارە دەبیتەوە، پێی ناوێ ئەمن زۆر هەتا 3یەکەی بنووسم، تەنیا چەند ژمارەکی دەنووسم
0.583 دەکاتە 0.583 هەر هیچ نەبی سێکی دەنووسم چونکە لێرەش لە لای چەپیشم لە لای ڕاستیشم ببورن دەتوانم ئەمن سفرەکی زیاد کەم چونکە لێرە سێم دانا با لێرەش سێ ڕەنووس هەبی لۆ بەراوردکردن. ئێستا بەراوردیان دەکەم سفر و فاریزە لەگەڵ سفر و فاریزە وەچیەکە ئەو پێنجە وەکو ئەو پێنجەیە هیچ وەکو یەکن هەتا ئێستا ئەو هەشتا وەکو ئەو هەشتەیە وەکو یەکن بەڵام کە هاتمە لای سێیەکەی لێرە سێیە لێرە سفرە واتە ئەو ژمارە گەورەترا واتە ژمارەکەی لای دەستی چەپ گەورەترە ئەوجا ئەو هێمایە دەنووسم. ئەوە ئاسان نەبوو. ئێستا بچمە لای دیسان ئێستا ئەوانە هەندێک لابەم بچمە لای کرد بنووسە لەسەر ڕێژەی سەدی ئەو کەرتێک و بنووسم لەسەر ڕێژەی سەدی بە ڕێیەکی ئاسان ژێرەی کەرتەکەی دەکەمە سەد واتە سەر و ژێرەی جارانی دەی دەکەم سەرەکە دەبیتە 90 ژێرەکەش دەبیتە سەد کەواتە 90 لە سەد زۆر ئاسانە 90 لە سەد لە سەد. پرسیاری 41 ئەو چارە کوو ببیتە سەد جارانی 25 دەکەم سەرێ و خوارێ چاری جارانی 25 دەکەم دەبیتە سەد سێش جارانی 25 دەکەم دەبیتە 75 دەکاتە 75 لە سەد. پرسیاری 42 دوی کوب کەمە سەد جارانی 50 دەکەم سەرێ دەبتە 50 خوارێ دەبیتە سەد 50 لە سەد زۆر ئاسانە 50 لە سەد ئەوە هەموو کەس دەبی بزانێ. لێرە تەنیا 6 لە سەد زۆر ئاسانە 6 لە سەد بخۆی سەدە 6 لە سەد لێرە ئەو 50 کوب کەمە سەد جارانی دوی دەکەم دەبیتە سەد سەرش دەبی جارانی دوی بکەم دەبتە 50 کەواتە 50 لە سەد. پرسیاری 46 سێ لە دوو خوێندکاریژیر لێرە زۆر باش تەماشاکە لێرە سەرە زیاترە گەورەترە لە ژێرە لە کاتی دابەشکردن یەکی تەواوم هەیە واتە ئەمە بچم دەبی دابەشی کەم سێی دابەشی دوی کەم زانم چ ڕوو دەدا سێ دابەش دوو سێ گەورەیە دوو گچکەیە زۆر باشە سێ دابەش دوو یەک یەک جاران دوو دوو سێ دوی لێ بڕوا یەک ئەوجە دەبی ئێستا فاریزەی دانێ دا دابەش دوو پێنج یەک و نیو پێنجاران دووش دەکات ئەوە زۆر ئاسانە. ئێستا ژمارەکە بووە یەک و نیو ئێستا ئەمن ئەو ژمارە دەیەی کوب کەمە ڕێژەی سەدی ئەوە لێرە زۆر زۆر گرنگە ئەمن فاریزەکەی لا دەبم لە جیاتی فاریزەی هێمای دابەش دەنووسم تەمەشای ئێرە دەکەم چەند خانەم هەیە یەک خانەم هەیە کەواتە ئەمن ئەگەر بمەوێ لەسەر سەدی بنووسم دەبی ئەمن دوو خانەم هەبی ئەوها سفرەکی لۆ زیاد دەکەم هەتا لێرە بتوانم بنووسم سەد ئەو ژمارەکانی خۆم چەندم هەیە هەمووی دەنووسمەوە لەسەرەوە 1 5 0 واتە 150 لە سەد هەندێک جار ژمارەکە گەورەترە
سێ دەکا 150 لە 100. لێرە 1 لەسەر 200 دەبی بچم ئەمن دابەشکەم. 1 دابەشی 200 بکەم. 1 گچکەیە 200 زۆر گەورەیە. سفر و فاریزە. سفرەکی زیاد دەکەم دابەش 2 دابەش 200 نابێ دیسان سفرەش کە دادەنێم 100 دابەش 200 دیسان نابی سفرەشکە دادەنێم ئەو جارەی 1000 دابەش 200 دەکا 5 5,000 200 دەکا 1000 هیچ نەماوە ئەو جا ژمارەکە دەکاتە 0,005 ببووشت 0 فاریزە 0,005 ئەوجا ئێستا ئەوەی کوب بکەمە ژمارەی دەی فاریزەکەی دەگۆڕم دەیکەمە هێمای دابەش تەماشا دەکەم چەند خانم هەیە لێرە 3 لێرانە دەنووسم 1000 ئەوجا لەسەرێش 5ەکەی دەنووسم هەموو ئەوانە دەنووسم ئەوە 5ەکەش دەنووسم بەڵام پاشان لایان دەبم 5 بەش لە 1000 بەڵام ئەمن لە 1000م ناوێ وەکو ڕێژەی سەدیم دەوێتن لێرانە هەرچەندە ئەو پرسیارە نەدەبووە هەبا لێرە ئەوەی ڕاستی بی بەڵام ئەگەر ئەمن سەرە و ژێرەی دەبی دابەشی دەی بکەم هەتا ببیتە 100 لێرە واتە ئەمن سەرە و ژێرەی دەبی دابەشی دەی بکەم هەتا خوارێ ببیتە 100 ئەگەر 5 دابەشی دەی بکەم دەکات چەند دەکا نیو واتە نیو لە 100 0,5 لە 100 5 لە 1000 وا بزانم باشتر ئەوەیە ئەو پرسیارانە کەماینە هەتا وانەکە زۆر دوور و درێژ نەبی بیان هێڵمەوە لۆ وانەی داهاتوو هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد بی و چاوپۆشیش بکە لە کەم و کورتیەکە.